لە کاتێکدا لە بەغدا موچەی مانگی 4 دابەش دەکرێت، بەڵام ئەوەی دەیبینن سەرەگرتنی خانەنشینانی سلێمانیە بۆ موچەی مانگی 2. ماوەی 3 ڕۆژە خانەنشینان بە زمانی بەڕۆژووەوە دێنە بەردەم بنکەکان و بەهۆی نەبوون و دواکەوتنی پارە بەدەستی خاڵی دەگەڕێنەوە بۆ ماڵەوە. ئەوە حکوومەتەکەمان نەزانێت لە بەهانەی من لێرەم نە پارە هاتووە نە هیچ هاتووە. ئەم خەڵکە کشی وێسا و فەقیر و هەژار و کشی پەیکی کەوتووە، چانم فەقیر و هەژارەوە نییە. ئەم ڕەمەزانە ناڕەحەت نییە بۆ ڕەمەزان نایەنمە دەمەم خەڵکەوە و پارە نانێن و ئەم خەڵکەش بۆ خۆی داماوە لێرە دانیشتووە. وەڵای خۆمانم هەموو جارە هەر وای ئەوە چەند جارێ بێن ئەڵێ بڕۆن و پارە نییە لە بانقە پارە نییە. ئەم بانقە بۆ ئەی بۆ مەسئولەکان پارە هەیە بۆ میلەتەکەی خۆی پارە نییە. سەرڕای ئەوەی موچەی خاننشینان کراوە بە کارتی ئەلکترۆنی، بەڵام هێشتا کێشەکان بەردەوامن، چونکە کێشە سەرەکیەکە پەیوەندی بە نەبوونی پارەوە هەیە لە بانک و ئەوەشی ڕۆژانە دابەش دەکرێت بڕێکی زۆر کەمە. خانەنشینان دەڵێن بە مانگی ڕەمەزان و زمانی بەڕۆژوو ئەوەی حکومەت لەگەڵیان دەیکات دوژمن نەیکردووە. یانێ بێ بچمەوە خەرچخانەی هیوە. ئەی ئەمە چییە؟ میزە کێشەی نەخۆشی گوچی لەو کێشە پرۆساتە باشە. لێرە چوویتە ژوورەوە چیان پێ بوو؟ وەداگوتیان نییە جارێ هەوەکەشان لێ وەرگرتم. بە مەزعەتەوە هاتی و کەچی پارەکەشان پێ نەدا. پارەکەشان پێ نەدا، کتیان نەما ئەو کتیان پارە نییە. ئەگەر هات دەستەینێ نەژهات هیچ دەوا عیب بکەن، زۆر عیبە خەڵکە هەموو بە ڕۆژوە مردنیان باشترە، مردن بمرن باشترە نامرن. خۆ ئەگەر پیا بوونایە تەماشا ئەم هەموو ڕۆژەوانیان دەکرێمە هەموو خەڵکێکی فەقیر و دامارا و پێشمەرگە بریندار و بەسم و ڕزم و نخستان و ئەموو لێرە کۆمەرەی کردووە کەسی برای ئێوەش بەخێرن سەر چاو. تۆ 3 ڕۆژەی ئێستاڵێ ئەم 3 ڕۆژە پارە بڕاوە نەبوویان هەر 3 ڕۆژەکە پارە دوو علاگەی دێنن درەی پارەی قنگری فەقیریە هەر قنگری فەقیری لەم سەرحدودانە قنگر دەفرۆشیە هەر لەوەی دەچێت لە علاجی یادێن بەش ناکە 4 کە زۆری دەوێت کە دەبێت بڕاتەوە بۆ مارە کرێ سیارە بێن بە بەلاش و حەلال بڕونەوە بۆ مارە. خاننشینان کۆتا چینن کە ماگانە موچەکانیان پێدەدرێت. ئەوان دەڵێن حکومەت ئیشی پێیان نەماوە بۆیە بەم دەردە موچەکانیان پێدەدات و گوێ بە نەخۆش و پەکەوتە نادات. لە کاتێکدا دەبوو بە ڕێکار و شێوازی جوانتر و گونجاوتر موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرایە لە پێی ئەو خزمەتەی دەیان ساڵە کردویانە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.